سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. بەڕێزان و خۆشەویستانم، باس و بابەتی ئەم جارەی دوانگەی خەڵک بریتیە لەوەی کە کەمی خزمەتگوزاری، زیادکردنی باج و ڕسومات، یعنی هەتا کەی. زۆر سەیرەکە لە هەر وڵاتێک ئەگەر ئەم وڵاتە ئەم هەرێمە تووشی قەیرانێک بێ، حکوومەت لە زۆر شت دەستی شل دەکا، لە زۆر شت یعنی چۆن دەڵێ ئاسانکاری بۆ خەڵک دەکا، باری سەرشانی خەڵک سوک دەکا و باج و ڕسومات کەم دەکاتەوە، موسە زیاد دەکا. بەڵام دەبینین لێرە ڕۆژ بە ڕۆژ باج و ڕسومات زیاد دەبێ و تا دێتنیش بار و گوزەرانی خەڵک خراپ دەبێ و موچەش نەک دوا دەکەوێ، بەڵکو زۆر دوا دەکەوێ. یعنی دواشتی حکوومەت کە ئێستا کە هەر بەو تازەیە دەستی پێ کردووە، وەستانی ئۆتۆمبیلە لەسەر شەقامی 60 مەتری لە شاری هەولێر، ئەوە دڵنیام ئیدی پەر دەبێ، پەرە دەستەنێ، پەلوپۆ و لقی لێ دەبێتەوە، دەگاتە 100 و دەگاتە 120 و دەگاتە نازانم شەقامەکانی تریش و دەگاتە کۆڵانەکانیش، دەگاتە هەموو شوێنێک و شار و قەزا و ناحێ و پارێزگاکانی تریش، کە بۆ پارە وەرگرتنە. هەر شتێک پارە وەرگرتن بێ لە خەڵک زۆر زوو جێبەجێ دەکرێت، زۆر زوو چۆن دەڵێ ئەوە دەبێ، کات لای ئاسان دەبێ، کات لایەن ئاسان دەبێ بۆ جێبەجێکردنی پارە وەرگرتن لە خەڵک. بەڵام پارەدانە خەڵک و موچەدان بەڕاستی زۆر ئەنی بەلایەنەوە شتێکی ئاسایی ئەگەر دواب بکەوێ. ینی بۆ نمونە تۆ ئەگەر بێ کابرا ئێستا زەویەک بەناوکە یاخود خانوویەک بەناوکە، جاران 100 بوو، ئێستا بۆتە 103. ینی کابرا گەس زەویەکەی یا خانووەکەی بە 100 میلیۆن بێ دەبێ 3 میلیۆن دینار بدە، ئەتە لە هەر دەفتەرێک 30 وەرەقە دەبێ بدە. نەخۆشخانەکان لە جیاتی ئەوەی کە ئێستا قەیرانە و خەڵک وەزعی باش نییە، ڕسومات و یاخود ئەو شانەی کە پارەی بلیتە و پارەی ئەشیعەیەکە و پارەی ئەو دا و دەرمانانەیە کە لە نەخۆشخانە شعبیەکان هەیە، لە نەخۆشخانەکانی تەواوی و ئەو بابەتانە هەیە، ئەوانیش هەمووی زیادی کردووە. وتمان خان و بەهمان شێوە. ئاو کارەبا پارەی 2 کارەبا دەدەین. تۆرە لەم قەیرانە پارەی 2 کارەبا بدەین، پارەی کارەبای مۆلیدە و پارەی کارەبای ڕئیسی نیشتیمانی، کە ئەویش بە بەردەوام ئێستا ئەو دەپسڕێ ئەو دێتەوە، یاخود وەکو پێویست نییە. لە هەموو دنیادا کە پارە لە خاوەنی ئۆتۆمبیل وەردەگیرێ لە بۆ ئەوەی کە ڕێگاوبانێکی تەندروستی هەبێ. تخوا من لە ئێوە دەپرسم، ئایا کام ڕێگاوبانمان هەیە لە هەرێمی کوردستان ستانداردێکی عالمی بێ، ڕێگاوبانێکی دروست بێ؟ ئەوە جگە لە هەندێک ڕێگاوبان هەر باسی مەکە. مارکێتەکان قوتعە لێ دەدا یان لێ نادا، گرنگ ئەوەیە مادەم دەبێ پارە بدە. کاکە قوتعی پێوە نیە، نا دەبێت ساڵانە ئەوەندە پارە بدەی. پارەی خۆڵ و خاشاکیش ئەوە هەردەی گەڕێ. زەمانەت بۆ کرێکار نییە، بەڵام مانگانە ساڵانە شتی لێ وەردەگیرێکە لە سندیکا و لە بابەتانە ناوی خۆی تۆمار دەکا. ئایا تاکەی ئێمە لە هەرێمێک بژین داهاتێکی زۆری هەبێ، بەردەوامیش باج و ڕسومات زیاد بێ و باروگوزارانی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراتر بڕە. کاک یوسف لە شاری هەولێر، سڵاوی خوا دەبێم، کاتت باش. سڵاوی خوا لە هەموو لەبیرانیش. کاک یوسف بەڕێزەکەم، تۆ هیچ چێ دەوائری ئەو دەوڵەتە ئەو هەرێمە ڕسومات و شتیوات داوە، باجت داوە؟ بەڵێ زۆر تومە داوایری ئەو هەرێمەی زەنگیا. کاک بەناو نادوەخێر ئەنوەر، کاک ئەنوەر، ئەگەر مەجالم بدەی باسی خۆمت لە بۆ دەکەم کە لەگەڵ حکوومەتەی بەس ئەوەندە بێ کاتی ئەوانی دوای خۆت مەسەڵەن خەڵکی تر هەیە لە سەهیل تەلەفۆن. بەڵێ باش فکری علمی هەیە، فکری علمی سیارە بە ئاو بەنزینی ئیش بکاتن، ئاو بەنزین هەرێکە و تانچێکی هەبیتین بە پاش ئەوەی کە بەنزینەکە سوتا ئاوەکەی لە مەشینێ بکەی ئیش بکە، زیاتر قووەتی زیاتر داتن لە بۆ باسی ئیش بکاتن، مەشین ستار دەکاتەوە. ئەوە چەند ساڵە دێم و دەچم کتابیان بەتەمایدا لەسەر قسەی ئەو لیزنێدانانیشی لەسەر تۆ بابەتە تاقی کردوێتەوە یان هەر فکرەیە؟ فكرة زور على كذي واضحة. كان بينا ليش سالت هەیە نمونەی ئەوەی جەنابەت هەیە لە هیچ وڵاتێک؟
نخێنی شنوێ تازە داهێنانم کرد لەگەڵ چ جیهاتێک بۆ نمونە ئەو باسەت کردووە و کە جوانێ نەگرتووی زانای پۆلیتەکنیکی کوردی ئەزادیای تەکنیکی لەوێن دەریوە چەند مانگە دەرێن سەفەری فۆتە گوتیان سەفەرێکە دیا ئێستا قسەکردن لەگەڵ شەریکاتی دنیا شتێکی ئاساییە لەگەڵ هیچ شەریکەیەک لەگەڵ هیچ کۆمپانیای قسەت نەکردو بۆی کە فکرەکەی خۆتیان پێ بڵێ بەڵێ لە مەعرەزی ئەوەی دووەلی شەریکاتە هاتبوون لێ مسخۆندانێ لە فکرەکەی بەس ئەوەی ڕاستی کاکە شەریکات ئەگەر بە مەسیزێک لەبۆ بتفاقی هەیە لەگەرەوەی کە حکومەت بخۆ پشتیوانی خۆی دەربڕی بەرامبەر ئەوە لەبۆ حەقی من مەزموون بیتن لە بەرامبەر ئەو شەریکاتانە حەقی داهێنانی مافی داهێنانم هەیە تا ئێستاش فکرەکە هەر لای خۆتە یان نەداوەتە کەس بادایت مەکەس ئەم کەسەکەم ئێستان لازم کەن بەرنامەی سەبکەن کەسانی پسپۆر و شارەزا بینن لەسەر فکرەکەی بجوێن ئێستا ئەومەوە پێ خۆشە شتێکی ترتە بوو کاگەی سوفجان لەگەڵ ئیزافەتە لەگەرەوە حکومەتە بەڕاستی حکومەتێکی فاشلە و ساقیتە لەبەرەوەی دەزواتنەوە ئەوستانە دەزنا بە لە بۆ شتێکی ئەوها ئەوە لەوانەیە هەموو دیارەکەیتە بەدەستی لە دەوڵەتی کوردی مینترا ئەو لە دەوڵەتی کوردی مینتر لە تۆپانە مینترە لە مینتر لە فیلمی سینەمایی مینتر لە هەموو شتێکی مینترە بانگەوازێکی لە بۆ ئیسلام کە ئیسلام داهێنانێکی بکاتن ئەوە دەکتەر بانگەوازێک لە بۆ ئیسلام ئەوە حکومەتە ئەو غەدرێ دەکاتن لە من نازانم سەبەبی یعنی زیاتر سەر هەم دەگە دەکاتن نەک پشتیوانی بکاتن دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەسمە کەلار کاک حەسەن سڵاوی خوات لێ بێم کاتت باش سپاس بە قوربان کا حەسەن گیان جەنابەت لەو فترەیە هیچ باج و ڕسوماتێکت داوە لەگەڵ ئەم بارودۆخە چۆن هەڵدەکەن والله يا بارودۆخە سنة حكومة خطاياتي ملتي شعباتي أنا خطاياتي بو لبروا قبولية كان أو بعد هذا الخلق يعني يصير خلق شو بتعرى رجع استعاد كار أي مركز جديد سنة إجمالية إدارة تسوية طبعا أي بدل مزبوط جاري اللي توجه خلق ده نيجان نەیدا لەسەری کۆ دەبێتەوە هەر شکاتێک ئیشێکی لای حکومەتە بە هەموو بێکەوە لێ دەستێن حکومەت تاقیمانی کردو کاگاویستا حکومەت تاقیمانی کردو ینی دەڵێ هەر دەیدەن زابا من خۆمیان پێوە ماندوو نەکەم زۆر هەر ڕۆژێک دێنە بەردەست ئەی وەڵڵی من بۆ تاوانەکەی لە سەدا پەنجای گەڕێم بە هاوڵاتی خۆی باڵ دەستەکانت خۆش بکە حەسەن جان زۆر سپاس بە زۆر سپاس بەڕێز زۆر سپاس گیانەکەم بە کاک مەحموود دەدهۆک سڵاوی خوات لێ بێ ئەم کاتت باش وعليكم السلام ساچی کاک مەحموود ئێوە لە دهۆک چۆنن لەگەڵ باز و ڕسومات لەگەڵ هەولێر و سلێمانی فەرقی هەیە هەروەکو یەکە مامۆستاکەم لە دهۆک دەستەرەی زۆر گەورەیە یعنی بە دوو قاتی و بە چوار قاتی و بە پێنج قاتی بە هەموو تشت یعنی خوا حفظ دەکاتەوە کە خودێ مامۆستاکەم یعنی قەسەم بەخوا ئەوە مایە جلوبەرکە سوشێتەوە نەمینتەوە لە شەکانمان بۆ پارەکەی بۆ شارەکەی بۆ نازان عقارەکەی بۆ غەرامەتە شارەکەی یعنی هیچ نەهات هیچ وەضعی مەسموح نییە خوش نییە مامۆستاکەم بەڵێ کاک مەحموود دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڕێز زۆر سپاس گیانەکە یعنی ئەوەی کە حەقە قسەی لەسەر بکرێ ئەوەی کە دەبێ بەڕاستی ئێمە بابزانین تاکەی ئەو خەڵکە وابێ ینی تۆ کە کاتێک وڵات بەرەو قەیرانێک دەڕوا کاتێک وڵات بەرەو گرفت و کێشەیەشی ئابووری دەڕوا یعنی لە زۆر لە وڵاتان بە تایبەتی لە دوای شەڕی ئۆکرانیا دەبینین لە ئەوروپا کە کاتێک سوتەمەنی گران دەبێ هەندێک شت گران دەبێ لە مقابلە حکوومەت باج کەم دەکاتەوە و هەروها موچە زیاد دەکات چا موچەی کرێکار و یاخود فەرمانبەری کەرتی گشتی بیان تایبەت کاک جوامێر لە چەند سەماڵ بەڵێ فەرموو السلام عليكم سلام ورحمة الله وبركاته باشی بە قوربان ساچی حواڵ باشە سپاس بۆ بەڕێزت تۆ لەم فترەیە چوویە دایرە و هیچ باج و ڕسوماتێکت داوە زۆر قەرزار لە چی قەرزاری کارەبا باشە ینی والله ما وصل لك قەرزار نیم بەڵێ
ليك سرا قرضارني هذا يا أخوة قد قرزار نبي يا أخوة. لا بس أنا ضم قرضارني هم قرضارم. أها يعني بس لو قرزارني. بس أنا قرضارني. أها يعني أويش بتوان هوا كمان لقطع ده كان تاوك وأنا السندين. أنا عربو يقول جناب الجملة راجعني يقول هؤلاء عليه فوتوبيل لسر جاذجاني ليسودا فاري ليسوزني لبان جاذجان بوسه. بلا أو بريارك ديارك وتبواري زي بذكردن لشاري هؤلاء لحوتي بياني تاوكو أجر هلنا بمتاوكو يانزي الشوا نيو ساعاتي يكم بينصتها أخذ ساعاتي يكم بينصت دينار ساعاتي دوم 1000 دينار ساعاتي سيم 1500 دينار واتتو أجر سياركت باركينج إلى شقامي 6 متري لشاري هولير بماوي 3 ساعات دبي 1500 دينار بدي. أجر عمر باقي بيملك جناب الدنيا إنه جدراني شلون جوال ليه. قال في المختبرات هواء سنتين هواء صار مجيء ورا باردانه. آخر دبي أوكاتا زين شونا تقدير بكن بزان مروف روجانة سندي هوا بيوستا. كل أصلا بوان برام بخوا. شون. بخوا دولار جنابه وكشنا كوانا مو سيدوزناه. أوش باري بيورجن دي دوزنو زو. أي رحمة الله إساء وأنا أو دائرة كوا بارك وكنا بارك يعني دكتور ودوام جالك كده. خدا رحمك يا أخي. خدا رحمك. دستكان تخش كاك. قربان بس باز بقربان. كاك أمين. صلاة إخوات لبيل سي صادقوا. السلام عليكم كاك. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي بقربان. سلامت يا أخوة. سباس بوتو. والله إذا بارك ورقته براسي أم برزانا كأخوانا هنا حكمران يعني بوكو في مويدات وبعد ورسومات حاجة ثانية. بو أويك حسب تعريف يا شيخ أغلب خان أيام. يعني حساب له بدأ كان بدأ أي شيء بس قوم نجاته مرة بقى قارنة بدأ جدا إن عوجب. يعني براسي كذا أنا أمانة لم نقول سنة أمانة أي كان هي وقت ثانية يعني أمانة. أخوي كاجمين لهر ولات ولات برو قيران رويشت بتابتي قيران يا أبوري حكومة دي بعض الرسومات كم دكاتو دهاتي خلق زياد دكا موسى زياد دكا. بلام ليرة استعكس سكيتي. والله عكس سكيتي ده أول لك زاد إنه وحتى بخاش شال كان صلاة دار يعني أنا بقول أمانة زيادة لقيت إننا ديني خلق يقول لي سكان يعني لوش خلافته هو لوش ما يقول لك أم ترجع أنا تتاجيه أما زيادة عباسة بشتك ما بيجي يعني أما ود مقاطع يقول لا بدون جورجان براسي جو خلافته يعني بيتا هي وقت كان نبغى تبادل جدي بل خلصني ودولة الرئيس نبغى خاصة دلما يعني أو مكتب رجيم أشيبه حاش المجزرة بخوف كان خيرانة لا كان أم خيرانة براسي أبي يعني خوش وايا بقول لك أنا بخوف دخل في النشاط هين يعني السنوري أو ديارنية يعني ديارنية كي أوزعك وتاي كده. لا والله ديارني وين كذي براسي أريد ولا جهنم هناك لو ولا دقة أشي براسي أما بام خيرانو أشي ونودي لا أي جرام ملكة بام خيرانو أما أشي بالله والله نازم. خارحمك. دستكان خوش بقربان. ديمو هولير كاكسر كوت سلاوي خاد لبمكاتت باش كاكسر كوت. سپاس کاکسەر کەوت جەنابتان ستەڵێن سەبارەت بە ئەم بارودۆخ و ئەم ڕسومات زیادکردن و ئەم بێ خزمەتگوزاریە و ڕۆژ بە ڕۆژ تشتی سیر پێیا دەبێ. وڵی ئەمان زووم گوتی بەڕاستی ئەوە من بە حکومەتی نازانم لەبەر ئەوەی ئەوە ئاغایەک و دەرەباگاتێکی مۆدێرنە بەحقیقەت دەیانگۆ کاتی خۆی لە گوندەکان خەرێک ساردوازدەی مانجێ تۆی دەکرد دەغری دەکرد کاتەشی کە دەغر و دەیدوریەوە ئاغا هەمووی لە دەستاندەوە دەبە ئەوە چاچیە و ئەوە ئیساپانیە و ئەوە نازانم چێەوە ڕێک ئێستا ئاغاچی مۆدیری سەردەمیانی بەحقیقەت ئەگەنەوە حکوومەت نییە وەڵڵاهی وەبیلایان پێم عەیبە شەرمم بەخۆیە ئەوەی بە حکوومەت دابنێم ئەوانە پارەی ئەو ملەتەی خڕەکەنەوە دەچن لە ئەمریکا و لە ئەوروپا و لە بەریتانیا و لە دنیاە دەچن بەزیێڵی دەدەین تاکەوە نابینی زەرلەکانیان لە چێندەرا ئەتی ڕۆژ بە ڕۆژ لە دنیا لەیان کەشف نابی وەڵڵا عەیبە شەرمیان بخۆیە یانە من شتێکم پێ سەیرە باشە ئەوانە دەبی لە دیار ئەو بەرنامەی توودا نەنیشتبن باشە ئەوانە دەبی گیان لەو بەرنامەی جەنابن نەبی باشە ئەوانە دەبی کەڕ بن ئەوانە دەبی تێ نەگەن زۆر سەیرە بە قورئانە حکومەتاتی عەیبە وەڵڵای کابراکی دوکاندار خەرج ڕەخنەی لێ بووی دوکانەکەی قەپاتەکە ئەس ئەوانە کە نازانم چ مێشکەچیان هەیە تەماخەچیان هەیە دەست خۆش کاکسەر کەوت
سپاس بە قوربان سپاس کاک هەیثەم لە هەولێر بەڵێ فەرموو کاک هەیثەم سڵاوی خوات لێ بێم کاتت باش عزیزی منی سایە منی براگەورەی کاک هەیثەم جەنابت لەو فترەیە هیچ ڕسوماتن نەداوە هیچ بازن نەداوە بەڵێ نەچێ دام و دەستگاکانی ئەم حکوومەتە و باز و ڕسوماتن نەدایە واللهی ئینشاڵڵا ڕێم بەو ڕێیانە ناکەوی وەڵاهی دە وڵاتەی بژی هەڕێ پێ دەکەوێت ئەمن ڕێم نەکەوتە ئەو ڕێیانە بەڵێ ئەگەر تەلەڤیزۆنەکەت دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی قسە بکەی زۆر سپاس دەکەم باشە عزیزی منی بەڵێ بە قوربان بەڵێ گیان بەڵێ کاکە بەڵێ یەکەم جار سڵاو ڕێزم هەیە سڵاو بە قوربان سڵاو لە جەنابەت باشە عزیزی منی عزیزی بمبورە بەڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته بەڵێ گیان قسە بکە کاک هەیثەم بس ئەوان دەدەرێم هیچ نارێم سرای کەس هەتایە ڕۆناچی نادا لێ وەختێک دەکوژێتەوە ئەوە هەرگومانی تێدا نییە بەس ئەوان دەدەرێم ئەو خەڵکە لۆها قەلبیان دەلەرزی دەترسێن و سێمینیش ئەوان دەیدەرێم حسبي الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل حسبي الله ونعم الوكيل حمود نحلتي خوي لي مسافر وعليكم السلام ورحمة الله وعليكم السلام ورحمة الله كاك أبو أركان دبازيان سلاوي خواد لبي بقربان باشی براکەم سپاس بۆ تۆ بەڕێزی ئەحواڵت چۆنە قوربانم برای بەڕێزی سپاس تۆ دەڵێسی ئەم بارودۆخە چۆن هەڵدەسەنجێنی وەڵا ئەو بارودۆخە من وا هەڵەسەنگێنم ئەمان ڕۆژ بە ڕۆژ ئەو بازانە زیاد دەکەن هەمووچە نادەن هەر شتەکان دیارە ئەگەر خەڵک خۆی گێر نەکاڵێ تاریکی مانگسە لێوارە دیارە وایە بەڵێ بەڵام خەڵکیش بە تایبەتی حیزبە معارەزەکان بێ هەڵوێستن بەڕاستی نابێوان بەڵێ وایە تۆی هاوڵاتی ئازادی چۆن بیر دەکەیەوە چۆن قسەی خۆت دەکەیت چۆن گلەیی خۆت دەکەیت زانی چۆن هاوڵاتی فەقیر ڕەنگەش بکە بەڵام هاوڵاتی هیچی پێ ناکرێت بەڵام حیزبی معارەزە شتی پێ ئەکرێ بۆ قبولی ئەەکەن ئەم هەموو غەڵەت و تەعدا و غەدرە لە میلەتی ئەەکەن ئەی باشە خەڵک حیزبی معارەزەی بۆ چییە هەر لە کەناڵێک و یان ئەندام پەرلەمانێک ئیدانەی شتێ بکە یان ناڕازی ئەمە کافیە بەڕای تۆ ئەزانی چۆنە ئەم حیزبە معارەزانە بە پێی حەجمی خۆ و قەبارەی خۆیان هەوڵی خۆیان داوە بۆ نمونە تۆ دەبێ بزانی کە چەندت دەنگ پێداوە چەند کورسی هەیە چەندە توانای هەیە مەسەلەکە شەڕەتفەن نییە من یەکشت بە جەناب دەڵێم ئەگەر ئەم معارەزانەیش وەکو دەسڵات دڵسۆزی ئەم میلەتە بوونایە معارەزەکانێکیان بگرتە ئیسەگردنە بوو گۆڕانکاری کرابوو بەڵام ئێوە تەنانەت لە ناو یەکە چەند حیزبێکی معارەزە نیە یەک ناگرن دەی بە حیاتی پارتیەکەتی هەلەسەرەوە جێگامێنێتەوە ئی باشە ئێوە لە تێناوی خوا لە تێناوی خەڵکا یەکگرن بە ئەم وەزە گۆڕن جوانە وی گۆڕن جوانە وایە دەستەکانت خۆش بێ من ئێمە خەڵک تەمەنا لە ئێوەکە تەمەنا لە معارەزەکانەکە بەڵام کابینێ معارەزەکان هەرێکی لەم انتخاباتە ئەو جارە هەوڵی خۆتان بدەن ئینشاڵڵا باش دەبێ والله بالله هەتا یەک نەگرن معارەزەکان بە یەک دەست بە یەک قسە نەکەن سەد انتخاباتێک لە مەسەلەکە ناگوە ئینشاڵڵا باش دەبێ دەی باش دەی موفق لەسەر کەوتێ بەبارکەن سەد چاوان بە قوربان کاک سەید فەرهاد لە هەولێر سەید فەرهاد سڵاوی خوات لێ بێ ئەم کاتت باش کاک سەید باز ڕسوماتن نەدایە لەو ماوەیە نا والله برا ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کچکەی کاک سەید فەرهاد من نەدایە لەو نەداوە یان نایدەی هەنەم داوە دوکانداریشم بە قەت نایدێت ئەخەت دەی ڕۆژێک دەبێت لێ دەستەنن ئەی تەکبیر تەکبیرەکەی دزایتیا ئەوە سەد دزن ئەمە 200 دزتری زانی بۆچی دزتریت لەبەرەوەی ئێمە خزمەتیان دەکەیت ئەوە بەسات نێرە ئەخۆ لە هەر وڵاتێک کە هاوڵاتی وەکو تۆ خزمەتی حکوومەت دەکا حکوومەتش لە مقابل کۆمەڵی خزمەتی باشی بۆ دادەنێت ڕاستەکەی دەزانیتیا ئێمە خزمەتکاری حکوومەت دەبی خزمەتکاری هەموو میلەت بی ئێ وایە بەخۆی دەبێ وابێ ئێمە خزمەتی حکوومەت دەکەین حکوومەتی پای دایتەوە کە مەسعیمە دەکاتن دەزانی ئەمە سعیدمان نییە و دەنجێ ناکەین و خزمەتمان ئەوەیە و ئیشەکەی لۆ دەکەین و معناوایە حکوومەت ئەگەر نا تۆ دەتوانی من تۆ باری دەبە مەسەڕێکە زانە هەتا بازاری بەسەر دەقەیە بگەیە بازاری ئەگەر ئەو کارە نەدێتن تۆ دەتوانی بەسەر دەقەیە بگەیە بازاری ئیزدیحام بی ئەو کارە لەچی هاتیە ئەوی شاویش لتری بەزی وەشی کابرای مەخە کابرا گۆتی وەڵام من
شنو شكل ذاك ما فاضل دينا قولا ذاك فاضل دينا وزي بروبي كي فاضل خراب وبيجك حاكم يعني حاكم هاتي زي قلت شو كذي جا فاضل أمن ذاك ما زدنا فيش هذا بينجيبوا إيش كذي ده وهي بدأ كي هم سفري على ده ذاك كلام ممنوع إمش بنزينيان لبينصتي كرده هزار وقصور كاكينان وصحف صوت بنزاي أصلا ممنونين أنت بعد ممنون ما بيشي خو كاكا تبي خو بيسرعت خودي وای ڕاست دەکەی دەستەکانت خۆش کاک سەیدجان زۆر سوپاس بە قوربان زۆر سوپاس باش دەبی ئینشاءالله کاک دارەسڵاوی خوات لەبێ ئەم کاتت باش السلام عليكم ورحمة الله وبركاته وعليكم السلام ورحمة الله وبركاته على مناسبة بون مقرب ونبون هيش ينتصرنين نما نبون الله أتاقي تنيا أخوي تبارك وتعالى أمينته كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام أوا أما معنو نمانك بو قوة بي بو بارة بي بو حلم بي بو قنفيتي بيريا بي تنيا أشكوتاية إنسان بي قيامتي لا بير بي بين سرت ورقته تكسيق أغريسيا 3,000 لە شارێکە و بۆ شارە سوێ مەبلەغەکەی زیاترە ئەو گەینە تۆ کرێ ئایا ئێمەم کرێ ئەیین ئەگەڕێتەوە بۆ خۆمان ئێستا تۆ خواردنێگە خۆی ئەو ماهیدا تەسبێکا تەوزیعەکە بەسەر هەموویە ئەم پارە ئەچێتە سنووقێکە و بێت تەوزیع کرێتەوە بەڵام عەدالەت نییە عەزیزەکەی من ئەمە لەلایەکەوە مشکلەکە ئەوەیە ئەو پارەیە مامدارە ئەو پارەیە کە لە خەڵک کۆ دەکەنەوە ڕێی سندوقەکە پێدەزانێت بەس دوای نازانێت بگەڕێتەوە ئەنجا باتەوەیکەم بەڵێ قسەکەی جەنابتە ئەزیزەکەی من ئێستا ئێمە خواردنێگە خۆین ئەم ماعیدەیە خۆی ئەزمی ئەکاوت ئیشی بەتۆ نییە بەڵام ژیانی ڕۆژانت دەستێ داوێنت چاو دەمت خۆت بەپرسی لێی نەفسی ئینسان لە دڵایە ڕۆح لە هەموو جەستایە با ئەوە خەڵک بیزانێ معلوماتە نایکەم بە پرسیار ئەزانم کەس نایزانێ خوای گەورە فەرمێن لە حەبلی وەرید نزیکترم حەبلی وەرید ئەوە تا دوان بەم دانێ بەم نازانێ بەم لە هەموو ڕێگەکانی گرتووە ئەی کەواتە ڕۆح لە هەموو ژیانایە بەڵام نەفس لە دڵایە ئەبێ ئەو دڵە بیمرێنی إلا من أتى الله بقلب سليم إلا من أتى الله بقلب سليم دەستەکان خۆش کاک داراجان بۆم ڕاستکەرەوە جاربات ئێمە لە دنیا مامدار تۆ سیرکە شتی جوانت دوێت نمونەی جوانت هێناوە بەڵام خەڵکی چاوەڕێ دەکات لەسەر خەت یەک دقە مە گرنگە ئێمە لە دنیا هەر غەڵەتێکەکەین باشەکەین بەڵام غەڵەتی قیامەت باشەکەی جەهەنەمە وریابێ خەڵک خوابمان بەتە بەهەژیشانە دەستەکانت خۆش کاک سیروان لە هەڵەبجە سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک سیروان لە هەڵەبجەی شەهیدی لە هەڵەبجەی تازەی هەڵەبجەی شەهید کە ئێستا بۆتە پارێزگا ئایا ڕسومات و باج لەوێ وەکو شارەکانی ترە وەڵایی دەوەڵە جیاوازی زۆرە یعنی چۆن مەسەلەن زیاترەیە کەمترە وەڵای کەمترە زۆر چاکە وەڵاشتی باشەوە بەڵێ وەڵایی لەسەر انتخاباتەوەیە چاوەکەم وەڵا لەسەر انتخابات نییە لەسەر ئەوەیە کە کەمی خزمەتگوزاری و زیادکردنی باج و ڕسومات لەسەر خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ وەڵایە بە قوربان ئێمە لە هاوتەی شەهیدەوە قسەیەکەم هەتا بڵێی خزمەتگوزاری لە هەڵەبجە نییە هەموو شتێک گرانە کەسابەت وەساوە ئاو بۆ شێوازە مەگەر بەخوا مەگەر خوا خۆی ساکیکە ئەنا قووە تازە قووە نییە تازە ساکیکە خوا نافەرمێ من لە هیچ قەومێک ناگۆڕم نە بە چاک و نە بە خراپ تا بەخۆیان لە خۆیان نەگۆڕن ئەگەر ئێمە تا بە خۆمان هەوڵ نەدەین بارودۆخی خراپی خۆمان چاک نەکەین خوا چیمان لێ بکات بەتەکیدیەوە زۆر ڕاستە ئێستا من خۆم یەک سەم هەیە هاوڕێگیان ئێستا چەندە حکومەت تاوانبارە میلەتی ئەوە لە تاوانبارە حکومەت تاوانبارە و ملەتیش سێ ئەوەندە تاوانبارە بۆچی؟ لەبەر ئەوەی لەبەرەوەی ئەم هەموو زور بە ئەم هەموو شتە ئەکرێت کە بێت بۆ خۆی بێدەنگ و پاڵی یاوەتەوە قسە ناکە و 4 جارێ نەوتدایات و 5 جارێ نەوتدایە ئیتر ئەویش بۆی چوەتە سەر و هەموو شتێک بە ئارەزی و خۆیەتی و ئەیکات و کەسیش قسە ناکات و کە ئەڵێن مەعارەزە ئەسڵەن باوەرم هەر بە مەعارەزە نییە ئەگەر مەعارەزە بوایە چەند 3-4 سێتی مەعارەزە هەیە لە کوردستانە با هەست بۆ یەک ناگرن بۆ یەک ناگرن ئەگەر بەسەرەکەوانیش کە پلە و کۆرس دەبێت ئیسا حزبی دەسەڵات چەندە شەڕ بۆ پلە و کۆرسەکە
والله أماني تنها شر لو بوسكن أي بابلين أوان الشر بو بروبوز دكان بو كتاو خدمتي خلق كان بيدوانيا كا تاقيان كانوا بابزان أوان شون دبن 6 سال أمان تاقي دكانوا خو داواکردنی پلو پۆست عیب نییە گەر بەڕاستی بە فعلی بۆ خزمەتی خەڵک بێ. ڕەحمەتی خوا بێ ڕاستەکەی آخر با پێ بڵێم بەقوربان ئەوانەی ئەمانە ئیسە بڵین پارتیوێکێتی لەدەسەڵاتان بتوانێتەوە ئەوان حکومەتن وایە ئەمانیش بوون بە پاشکۆی پارتیوێکێتی مەرز نییە هەمووی پاشکۆ بێ قەناعەتی بێ هەموویمان لە حکومەتا بینی هەمووشیان چوونە حکومەت ئیلانەوەی نوێنە بێن زانانی چۆنە کاک سیروانجیان یعنی با تۆزە ئیسان تۆزە بە ویژدانەوە قسە بکە ینی بۆ نمونە کۆمەڵ ئەندام پەرلەمانەکانیشی ئەگەر 100% نەبوو بێ بەڵام زۆر باش بووە وەزیرەکانیان لە حکومەت بووە جێدەستیان دیار بووە ینی ناکرێ ینی بەڕاستی ئەمە هەموو معارەزەیەک وەکو بۆ یەک بە یەک چاوسەیرکەین یاخود هەموو پەرلەمانتارە بە یەک چاوسەیرکەین بۆ نمونە مەسەلەن من یان تۆ یان هەر ئەسڵەن من وەکو خۆم دەڵێم هەر حزبێکی ئۆپۆزیسیۆن ئەگەر هەدەفی هاتنە دەسەڵات نەبێ گرتنە دەستی دەسەڵات نەبێ کەواتەوە ئۆپۆزیسیۆن نییە بۆی دەبێ هەدەفی هاتنە دەسەڵات بێ بۆی کە بتوانێت ئەو خەلەلانەی کە هەیە پڕی کاتەوە ئەو کارەساتانەی کە بەسەر ئەمرێتە هاتووە مەسەلەن نەیهێلێت چارەساری کە هەم ئەو گرفتانە چارەسەر کە خەڵک ڕوبڕ بووتەوە. بەڵێ بەتاکیدی زۆر جوانە زۆر لەگەڵ ئەو کارتان بەڵام ئیساتێک کە معارەزەیەکمان هەیە بەحسا معارەزەیەکمان کە ئەوەی کەلەوەی وایە دەستەکانت خۆش بی دەستەکانت خۆش بچکە کاتم زۆر پێدای سوپاس دەکەم بە قوربان. بەڵێ کاک حەچیم دەچوێ؟ بەڵێ کاک حەچیم لەکوێیت بە قوربان؟ قوربانم لە زەدەریکاو. ئەوە لەکوێیە بە خاتری ئەو خوایە؟ والله ئەمە تا لای نزیکی دەربەندیخانی تا بەنەوەی شێختەوی یعنی بینی دەربەندیخان و کەلار؟ ناگیرێتە بینی دەربەندیخان و کەلار ئێمە لەم داتری ئەزانم کە لە دەربەندیخان دەرەچی بەرەو کەلار دەڕۆی کۆمەڵێک دێشتی لێ جا ئەو دەیانە یەک لەو دەیانەیە؟ نا قوربان گیان ئێمە لەو بناری شاخین بەرەو جادەی دەی خوا مەفەقتان کا سەرکەوتوو بن. کاک حەچیم تۆ قسەت چییە؟ تۆ دەڵێی چی؟ دامەساگیان من پێم وایە جارێکی تریش بە جەنابتم وت ئێوە کەناڵەکاندا ئەمێن بەس تۆ خوا دای مەخە ڕەحمەتی لێ دەی بە قوربان قسە بکە قوربانم ئێوە کەناڵەکاندا ئەمێن بۆ خەڵ قسە بکە خۆتان لەوێ جۆرن ڕاستی تەوێ نە مەعارەزە واوێ نە حکومەتداری واوێ بعضی ڕسومات ئەگەرەکو ئیسە بۆ نمونە کەفارەی کارەبا بۆ کارەبا سەر پێکەینە ڕێگەوبان بۆ ڕێگەوبان سەر پێکەین ئێمە کابراوتی وڵاتانمان نەبینێ بەڵام بیستومانە ئەو پارە وەرەگیرە تۆ بۆ کارەبا وەرەگیری لە کارەبا سەرکیکە بۆ کارنەبەکانی سەرکیکە یعنی لە هەر شوێنەکە لە گومرگەکانی ئەو ئەم دانەوە کەتێ ئەو پارانە بزانە بۆ کوێی سەرکەی هەر ئەو نەزان نەخلەکان دەرەوە سلێمانی بۆ هەولێر ئیتر نازانین ئەم پارە بۆ کوێ ئەڕوا بۆ شتێک کاک حەچیم جان کاک حەچیم جەنابەت و خەڵکێکی تریش و لە تەواوی بەرنامەکە و لە زۆر لە بەرنامەکانی تریش خەڵک گلەی لە ئۆپۆزیسیۆن دەکاکە ئەم کەناڵی حزبێکی ئۆپۆزیسیۆن و معارەضەیە. توخوا من یەک پرسیارە جەنابەت دەکەم لە هەردوو حزبی دەسەڵات نوزەیەک دێ تەنانەت ڕێگە دەدەن نیو دەقەش خەڵکی قسەیان پێ بڵێ و خەڵک گلەیان لێ بکە؟ کاکە حاجی ئێوە بەرنامەیەکتان دانا بۆ پرسیار و بۆ خەڵک نابێت جوابی خەڵک بن و ئەبێ ئێوە پرسیار بکەن من حەزم نییە تەنێت جەناب بکەم بەڵام بەو خوایە ملگەوتێکیان بۆ کردین ئەلەم زەدەریکاوە تێگەی بەو خوایە خەڵکی کردین کابرای مهۆندی سووتی ئەو ئەساس و ئەو من بە هەڵ نەکەنن نایەمە وەختی هاتەوە خەڵکی ئاوایی والله نەفەر بۆ 2 کیلۆ ئادیتەوە والله لەو گرانیە تێگەی وەختی هاتەوەتی ئەمە حەفارەتان نکراوە دەستمان ئێ کاکە جادە نییە و حەفارێکی وەڵا هەموو کرێکار هەزاری ئاوای کەن وتی وەڵا 10,000 دینارم بۆ کردن ئازاکرد یعنی هەر کەس بێ لە ئۆپۆزیسیۆن و لە هەر کەسێ بێن لەسەر فەقیر خۆی حسابەکە ئەینا برا تۆ فەرموو یاڵا یەکێک کە ئەندا پەرلەمان وەزیری کوڕە ئاغایە کوڕە شێخێک تەلەفۆن بۆ ئێوەکە هەمووی فەقیر و هەزارە هاوار بۆ ئێوە تێرە ئیتر نازانین ئەم هاوارە بۆی خراپ لە قسەکانی من حاڵی نەبی من دەڵێم دەرگای ئێمە کراوەیە بۆ ئەوەی کە ئێوە دەردەدڵی خۆتان بکەن و قسەشمان پێ بڵێن دەیخێنە سەر و سەرچاومان ئەو کەسەی کە قسە بە ئێوە بڵێ تێنەگەیوە
ئێوە کەنارێکی کابراوەکی ڕاگەیانکارن ئێوە علاقەتان لەوە نییە چی ئەکرێ و چی ناکرێت خەڵک ئەبێ دەردەدڵی خۆی بگەین تا ئەم حکوومەتە بزانێ ئەمە حکوومەت نییە ئەمە ئاغاوات و دەستەکانت خۆش دەستەکانت خۆش کاک حەچیم جان سوپاس بە قوربان دێمەوە هەولێر کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک عەبدوڕەحمان سڵاوت لێبێ کاک عەبدوڕەحمان کاتێک کە وڵات بەرەو قەیران دەڕوا باج و ڕسومات کەم دەبێتەوە داهاتی خەڵک زیاد دەکرێت بەڵام لێرە عەکسەکەیەتی لێرە عەکسەکەیەتی خۆی ملت دەرپرسا طبعا تعقيبا لسر قصي يقلو برادر بالرزانة هوا من اقتراحنا يا أسطى طبعا إنسان ليك هذا جمير نوصة الشيخ جار أنا سهل ده أو نوصة الشيخ جارة ليك ساعة طبعا شو الروجش بيسلتار ساعة داراني سيبك أو داراني جماري عائلة بك أو الرجل دردتي مانغانا ورقي أكسجين لقل وكهرباء دي أوش حقا يعني بس رقم كان كومك وميلي بالي استا حسابي انك انه كبار حساب كان لا كويناك لو بيوندي داران زي ده والله بيوندي داران خوار رحمك ايه بصالي مرة يعني او خموج ليه كذكري هو زنابت بيتيتد ان من كان ضعيفا اكلته الاقوياء هو قانون داروين ونيا البقاء للأقوى البقاء للأقوى القوي يأكل الضعيف بالله القوي يأكل الضعيف أو خوي كان يعني جيان أو هاي همو جيان دار كان أو هان همو حتى الروس كان جوانا أنا عتت أبي كما يبهذا مقاومة زيادة أو يبهذا زور بآساني لنا أو دبابين أدي حل فيها حل جوانا حل لاي أمريكايا وقد بكرة تصر قنصليات وملحقيات سفاري أمريكي بخيرتي إمنانا يعني خب شاندان لزياد نازان لكي يعني كاك عبد الرحمن هربت زدي أتو باورد بويه كأمريكا بيوي أم خلق لخوشيا بجيو استقرارية لمولاتها بيو خلق يعني براستي تيربي هل براستي قناعات دوايا كأمريكا أو يبويو أو بكا؟ لا هم قناعة بيا أمريكا أو خي مجرد أو كذا أو يبكى بس دفاع لبرزوان يساني خوي ده برزوان دي بخوت خطر الرأي خوي ده قوري هو خوي ده قوري فدعوا أمريكا يعني أمريكا باب براي صفنية أمريكا تنها بوني النوت زور خوش حالي شكو أمريكا دلي من دۆستایەتی بەردەوام و دژمنایەتی بەردەوام نییە من بەرژەوەندی بەردەوام هەیە بەرژەوەندەکەم تا کوێ بێ من هەتاوێ دەڕۆم نسهر أوام التعبير كان عربي كده إما نحن أو لا أحد يعني نادي شف يعني إما هذه يعني إما يعني نادي شف بس من الرأي أو هاي أستاذ لقل زور بساطة طبعا أمريكا حرد معي حظ بكا برجوندي لخطرة قرات هذه صوتها أستاذ لا وضعي خويدا قوري توابو ضغط لسفارات أمريكا قنصليات أجر ملحقيات فيها ضغط لو أنا بكري ناصار دبي زاباش خلق بموسي خوي بوضع حالي خوي نایەتە سەر شەقام بۆی کە بێتن بارودۆخەکە بە کاملی بگۆڕێ بچێتە بەردەمی ئەمریکا شتیوا دەبێ خەڵک ئەگەر نایوەزە هەروە بەردەوام دەبی بەس خەڵکی تر ئوستاد ڕۆژی انتخاب باوەقت من عەبدەلجەوزی لێدێ یەک بەشەری خۆی لە ماڵەوە دەرنەچی كأنما سرجميريا بعدين ندن أرواية نخير طبعا همو أحزاب كان باي خويان لا ينقريان هيا عندنا بالضوي باش تصاني روجي انتخابات أصلا بديت أصلي خوي حالتي نفسي عفوا طالب يودني برو صندوق دندال عشان دبق لي دكاتو كوابو يعني حلقة في مفرغ عرب دولي حلقة في مفرغ دكتور بخداي 1000 صال يعني أوها بردوان بي كز غمي لكز ناقوة إلا يعني أمريكا يعني ملت خوي تا پێدوانیە کە دەبێ ملت بە خۆی بگۆڕێ نایکا ئەوە ماوەسەسی ساڵی کا ملت چی دەکا تەنها لە ڕادیەکان گلەیی دەکا لە گلەیی یعنی کەچی دەستی گلەیی دەستەکانت خۆش کاک عەبدوڕەحمان دەستەکانت خۆش سپاس بە قوربان بەڵێ یعنی لە حەقیقەت یعنی گۆڕانکاری لە نێو کۆمەڵگادا بە خەڵک دەکرێت
خەڵک دەبێ هەڵسێ بەوەی کە ڕازی نەبێ بۆی کە ئەو بارگوزەرانەی هەیە ئەگەر خەڵک خۆی نەگۆڕێ ئەگەر خەڵک هەوڵ نەدا مافی خۆی بەدەستنێنێ دڵنیابە هیچ کەسێک هیچ وڵاتێک ینی مافی خەڵک وەکو خۆی نادا ئەگەر خەڵک بەڕاستی خاوەنی چۆن دەڵێ هەڵوێستی مەردانەی خۆی نەبێ. بۆیە بەڕاستی ئێمە لە هەرێمێکین کە بەداخەوە هێشتا نەبووین بە دەوڵەت و هەمومان خەون ببوون بە دەوڵەتەوە دەبینین بەڵام هەر لە ڕێگادا نی چۆن دەڵێ لەگەڵ یەک ناتەباین ناتفاقین و بەڕاستی ئەو پارە و داهات و سەرەت و سامانەی کە لەو وڵاتەیە بۆ خەڵکی ئەو وڵاتە سەرف ناکرێ. کاک ئەنوەر لە سلێمانی بەڵێ فەرموو سڵاوی خوات لەبێ ئەم کاتت باش. سڵاوی خوات لەتۆ مام ساجیان. سڵاو بە قوربان. کاک ئەنوەر. بەڵێ تۆ ڕسوماتە بەڵێ. وەڵاهی خۆ دەزانی کە لە هەر وڵاتێک کە قەیرانێک دروست دەبێ ئیدی باج و ڕسومات کەم دەکرێتەوە داهات و موچەی خەڵک زیاد دەکرێت. بەڵام لێرە بەعکسەوە دەبینین تا دێ باروگوزەرانی خەڵک بەرەو خراپی دەڕوا و خزمەتگوزاری کەم دەبێتەوە و لە بەرامبەری شەباز و ڕسومات زیاد دەکرێت. بەڵێ مامەساجە جانەکەم لە 1970ەوە ئەدی ئەمن دەفکردن دێتن هەتا پت دەسەڵاتی بوو بێ میلەتی برسی کردووە میلەتی چەوتان لێتەوە کە پت دەسەڵاتی نەبووە میلەت ئیشراحەتی کردووە. باشە بۆ پێی کە تەمەنێکت هەیە تۆ ئەوە بۆچی دەژێڕیەوە ینی سەبەکەی چییە؟ ئەوە لەبەرەوەی کورد شایانی حکومدارێتی نیەوە سەبەبەکەی بۆ ئەگەڕێتەوە هەر لە زمانی زووەوانێ لە زمانی شێ و مەحموود هاتا هاتۆتە ئەم زمانەی هەروە بۆ کورد کە دەسەڵاتی بۆ خەڵکی چەوسان دێتەوە. ئێستا تەماشای دەکەی ئەم کێشەی موچە ئەمەکەی کێشەیە ئەنگۆ ئەگەر بە هەمووتان وەکو معارەزە وەکو هەموو حیزبە کوردستانیەکان هەوڵێکی جدی بن ئەم موچانە ڕاستەخۆ لە بەغداوە بدرێت ئێوەش کێشەکانی ئێمەش و ئێوەش نامێن بەڵام نە معارەزە نە حکومەت نە حیزبی دەسەڵات هیچیان نەکەوت چارەسەرکردنی قەیرانی. ئێستا بۆ نمونە لە 2014ەوە یاسای خانەنشینی دەستوی عێراق باشە بۆ لەوێ وا بوو بە 600,000 لێرە هەر 200,000 خۆی ئێمە لە قایمە کۆنەکەی 682,000ەکەیان ئەو موچەیە زیاد کراوە. هەر شتێک هەر شتێک پەیوەندی بە پارە زیادکردنەوە هەبێ ئەمە ئەو حکوومەتە ئێمە لەگەڵی نییە و لەگەڵ هیچ وڵاتێک و هیچ سیستەم و یاسایەک نییە. بەڵێ معنای وایە دەسەڵاتی کوردی قەت لەگەڵ میلەتی خۆی نەبووە خاوین بووە لەگەڵ میلەتەکەی خۆی. باشە بەو پێی کە جەنابەت تەمەنێکت هەیە ئەمانەت پند وەرناگرن لە سەلەف و لە ڕابردووی خۆیان بۆ نمونە نەخەروەری ناگرن کورد شانی قابلیەتی دەسەڵاتی ئەوەتە ئێران مەسەلەن بۆ نمونە لە شاهنشاییەوە بوو بە جمهوریەت و بوو بە 150 پلە 180 پلە عکسی حکوومەتەکەی پێشتر ئەوە لە تورکیا چەند ڕئیس وڵاتێک بگۆڕێ فەرموولە لە عێراق ئەوە لە دوای ڕوخانی خلافەتی عوسمانی و تا ئێستا چەند حکوومەت و چەند ئەوە بگۆڕێ دەرێ لەو دامەلی غیرێکە لەما وەسەلە ئیلەیکەواتە ئەوەی کە ئەگە بۆ ئەوی پێشتۆ بما با نەدەگەیشتە تۆ خۆ ئەوانش دڵنیا بە بۆیان نامێنێ بۆ ئەوەندەی کە لە ژیاندان ئەوەندەی کە لە دەسەڵاتدان باش نابن لەبەرەوەی کە یعنی باوەڕیان بە ئیسلام نییە باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە باوەڕیان بە قیامەت و محاسەبە نییە ئێمە پیرسیا هەر لە موچەکە کێشەی موچە ئێمە ئینشاءالله وەزارەتی سەحە باش بووە یعنی تۆ فێرەکەی عملیاتی دەکەیت تەقەڵی بە 500,000 بۆ دەکەن یەک تەقەڵ بە 500,000 ئێمە پیرسیا لە موچەکە بەڵام ئایا من بە تۆ لەمەگە ویزانیان بدێ کانە نشینێک 200,000 دینار 200 بەشی یەک ئەیادەی ناکە ئایا ئەمە کەی ڕەوایە ئەمە کەی ویژدانە یعنی ئینسانەگەی کەسێک باوەڕی بە ڕۆژی قیامەت بێ ناگێت تەماشا ئەم دیسانەتە وایە 3 ملیۆنیە چواری هەیە 5 هەیە واقعی نییە بەڵام ئەمانە ویژدانیان نییە دەستەکانت خۆش کاک ئەنوەر هەواڵەی خۆیانەکەی دەستەکانت خۆش کاک ئەنوەر زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە ڕێزەکەم. بەڵێ یعنی سیر لەوەدایە زۆرێک لە سەرکردەی وڵاتان دەیانەوێت مێژوو بۆ خۆیان تۆمارکەن لە خزمەتکردنی وڵاتەکەیان لە داهێنان لە پێشکەوتن بەڵام بۆچی ئێمە دەبێ وابین خۆ زۆر چاک دەزانن بەهێزترین سەرکردە و بەهێزترین سەرۆک و بەهێزترین وڵاتی دنیا لە ناوچووە و نەماوە و خەڵکی تر هاتووە و سیستەمی تر هاتووە و دەسەڵاتی تر هاتووە خۆ دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان با زۆر چاک بزانن دڵنیا بن بۆ ئەوانش نامێنێ
ئێمەش نامێنین کەس نامێنێ بەڵام خۆشە بە حەقەت یعنی کە ئێستا کە مێژوو باز دەکات دەڵێ فلانە سەرکردا ئاوا خزمەتی وڵاتەکەی خۆی کرد یاخود دەڵێن فلانە سەرکردە دیکتاتۆرێک بوو بەڕاستی تەنها خەریکی کوشتن بوو یان سەرکردەی فلانە وڵات تەنها خەریکی کۆکردنەوەی پارە و ئاڵتون و سەروت و سامان بوو ملەتەکەشی لەبرسا دەمرد بۆ دەبێ ینی بۆ دەبێت سەرکردەکانی کورد بیر لەوە نەکەنەوە کە ببن بەو سەرکردەیە کاتێکەوە فاتیش دەکەن خەڵک ڕەحمەتیان بۆ بنێرێ کاک عومەر لە شاوێز سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش لە کەنارەکەشتان بێ دەستان خۆش بێت سپاس بۆ بەڕێزت تۆ دەڵێت کاک عومەرجان وڵای کاکە شتێک نییە بەناوە قەیرانی چ قەیرانی ئینسانیەتێ قەیرانی موچەیە قەیرانی پارە نییە هیچ شتێک بەناوی قەیران نییە لە کوردستان ئەم تەماشای هەولێرێک کە گاری و بەش و قەو بیناو لێ دەکرێتن ئەو قەیرانە لە شوێن دەرا ئەگە قەیران هەیە کە ئەو شقانە بە چ دەکرێت بە خۆرە دەکرێت بە ئاو دەکرێت بە بەر دەکرێت بە چ دەکرێت قەیرانی چندرا هیچ شتێک نییە بەناوی قەیران بەس ئەو خەرکە هەمووشی ڕازیە بەبێ معاشی ڕازیە بێ ئاوی ڕازی بێ کارەبای ڕازی ئێستا ئەوەشانیان سەخەرچی ئەو جارەکان بپارەمان دەنێت بەڵێ ئاسمانمان بپارەمان دەنێ هەوای ئاسمانمان دەبێت چیت کەنمە ئەمی ئەو خەرکە هەمووشی ڕازیە تاکە حکومەتم بەرەو خێنە خەریک بابەت زادن ڕازی دەربڕی تاکە ڕازی نیە ئاو لۆنیە کارەبا لۆنیە کارەبای هەولێرە هەموو درا ئەو شقانە ئەو شقەنویانە ئەو بینانویانە ینی خەرچی هەولێرە زەرمەندی یەکەمە لەو وەزە ئێستا کوردستان یعنی فکرا لەو خەرچی هەولێرە ئەمر خەرچی هەولێرمە چنووسێ سارنە هەولێرمە ئێستا کارەبا سەحاتێک دەبرێتن ئەوم دەڕۆژ ئاو نهاتیات تەنانەت لێناگەرە قۆرتەکەش لێدەمەوە ڕێ پێنادن کارایکی سوودی هەفتا مەترخانەکەی لە بەرامبەری منە شەو ڕۆژ ئاوەکەی دەڕژێ ڕێ بە من نادن ئەمر قۆرتەکەی لێدەمەوە ئاوەکە بچاکەم دار و بەرنما جێنم ئەمرازار نەکەم یعنی من نازم چکن هەرا لە چێن دەربێن دەستەکانت خۆش دەستمەکەمی دیرە ئەو ڕێ پێنارە دەستمەکە ڕێ پێنار نازم هەرا لە چێن دەربێن نازم هەرا بکڕین کارە دەستەکانت خۆش کاک عومەر خوا چاچیکە ئینشاڵڵا زۆر وڵا هیوادارین کە بەرپرسانی ئەم هەرێمە خود ئەو بە ئەو هەولێرە ئاگایان لێبێ کە فعلەن خەڵکێکی تری زۆریش بێ ئاوە بەڵێ کاکە وەڵا مەمنوع دەبین بەغدا حکومان لەسەر کاتی کاکە مەمنوع دەبین یعنی ئەوە ناخنا پێ ناکرد بەڕاستی ئەگە حکومداری کەنجووە ئەوەکەی ئێوە بیرانی فرازە کاک عومەر ئەوەکەمە بیر ئەوەکە بە عەدالەت بەرنادەنەوە بۆچی نایە بیرەکە کوژاوەتەوە کارەبای ڕئیسی نییە کارەبای مۆلیدەی نییە چییە کارەبای مۆلیدیان لە دابیرکردن کارەبای مۆلیدیان لە سەرێمان جۆبڕی لە سەرێمان جۆبڕیتان ئێستا کارەبا ڕۆژێ دوسێ ساعتێت بیری ڕقم چەندە کاگەوە بیری ڕقم چەندە بیرەکە لە پشت مزگەوتی گوندیە وڵای نازانم ڕقم چەندە بیرە پشت مزگەوتی گوندیە تەلەفۆنێکی بۆ کاک مەسعود تەلەفۆنش کاک گومێت بکەن تەلەفۆنێکی بۆ ئەو بەرپرسانی ئەم شارە بکەن برێنگۆ خەڵکی ئەو شارن دەبێت کە جوابمانەداتەوە کاگومێ لە چێ جوابمانەداتەوە ئەمن بدیری ئاو شاوەتی بەزارم تەلەفۆنێکی دە جوابمان ناداتەوە چیمەکردنی چمە دایرەکە دانیشم ڕازم مەسەڵارم کە دەبێتن چایان بەمرکەتەیەکە چای بەمرکە لە ژۆرە دانیشم یەکسەر ڕۆی لێ دەرە یەکسەر چای بەمرکە ڕازم هاتیمەوە نەدەیناسی یەکسەر ڕۆی ناتە ژۆرە دایرەکە دەستەکانت خۆش کاک عومەرجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک عەبدوڵڵا لە سلێمانی دوا پەیوەندی سڵاوی خوات لێبێم کاتت باش دوا پەیوەندی کاک عەبدوڵڵا جان تۆ دەڵێی ئەم بارودۆخە چۆن چا دەبێ ئەم وەزعە چۆن دەگۆڕێ سپاسی جەناب دەکەم سلام عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا بە قوربان ڕەحمەتی خۆی گەورە لێبێ بەس لە ئێوەش فەرموو دوو دەقە بۆ تۆ باشە قوربان مار بەچی بە ئینسانەوەیە وەڵام مارە بێ ئەزیەتی دێ پێوە دەدا ئەگەر لێی گەڕی دوور کرد بەکوێ پێێتەوە بەسەری پێێتەوە نایە بەڵێ ڕەحمەتی خوارد لێبێ بەڵێ قوربان گیان بنەماڵەی بەرزانی تاڵەبانی بزدار نەماڵی بەرزانی سەری مارەکانیان گرتووە بە سەرۆکی حیزەکەی بەڕێژیشتەوە ئینا من گلەیم لە ئەندام پەرلەمانەکانتان نییە لە کادێرەکانتان نییە لە خەڵقی خوارەوەتان نیە من گلەیم لە سەرکردەکانە چۆن خیانەت هەیە لە سەرانی بنەماڵی تاڵەبانی بەرزانی خیانەت هەیە لە سەرانی مسلمانانیش تەیە گرتوونین تەبانین زای چۆنە کاک عەبدوڵڵا جان تۆزێ ئیسان ویژدانی هەبێ تۆ کە مەدحی پەرلەمانتارەکانمان دەکەی و گلەی لە سەرۆکەکەمان دەکەی دەی دڵنیات دەکەمەوە باشی پەرلەمانتارەکانمان دڵسۆزی سەرۆکەکەمانە کە مامۆستا عەلی باپیر زۆر تاکید لەکەوە دەکاتەوە کە خزمەتی خەڵک بکەن بەڵام تۆ بڵێ وینەڵێن کاک عومەرجان کاک عەبدوڵڵا با تۆزێک واقعی بین والله من ئەگەر گلەیەک هەبێ هەتا لەسەر حزبەکەی خۆشم بێ دەیکەم بەڵام تۆ بەقەدر تااقەت و توانای خۆت دەتوانانی خزمەت بکەیت
ئەگەر تۆ کاتم بیتێ من بۆ شیکارێکی بەسیتە بۆکەم فەرم من مەبەستم لە چییە؟ یەک کۆبوونەوەم پێ بڵێ بنەماڵەی بەرزانی تاالبانی کە داوایان لە سەرۆکی یەکگرتوو کۆمەڵ و بزرگتنەوەی ئیسلامیش کردبێ یەک کۆبوونەوەم پێ بڵێ کە داوایان لێکردبن ئەمە لەگەڵ لە نەکۆنە بوونەوە کە لەگەڵیشانە پێکەنن برای بەڕێزم من ڕێزم هەیە مامۆستا عەلی باپی لەلایەن پارتیەوە تۆمەی بۆ دروست نەکرا نەوشیرا مستەفا تۆمەی بۆ دروست نەکرا سەلاحەدین بەهادین بۆ دروست نەکرا هەموو حیزبەکان تۆمەیان بۆ دروست نەکرا باشە ئەگەر ئەمە قبولکەن وەکو ئەو برا یەکدەست و تەمامی بۆ بە دیوەکەیتر کاک عەبدوڵڵا بۆ بە دیوەکەیتر سەیری نەکەین ئەگەر ئەوان تهمە بۆ مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین و مامۆستا فلان و کاک فلان دروست دەکەن دواییش هەر بە خۆیان فەرمیان لێ دەکەن لەگەڵیان کۆ دەبنەوە ئەی زەحمەت نەبێ ئەگەر ئەوانە تۆمەتبارن ئەگەر ئەوانە خراپن بۆ لەگەڵیان کۆ دەبنەوە قوربان تەواوە بەڵام ئەوان ئادەم شێوەیە مەرحەلە بە مەرحەلە لەسەر ئەم بەرنامەیە کە لەسەری ئەڕۆن چووکم ئەما سەری مارەکانیان گرتووە لەناو ئەو گۆمە قوڕاوە مەلەی خۆیانەکەن ئەو هەموو زوڵمە لەو میلەتاکەن خوێنی میلەت ئەمشن میلەتیان بێ ئەخلاق کردووە بێڕەوش کردووە بێدین کردووە خاک ئەفرۆشن دین ئەفرۆشن کەرامەت ئەفرۆشن خۆشەویستیان نێژ ڕەحمیان نێژ بەزەییان نێژ پیاوەتیان نێژ غیرەتیان نێژ باشە بۆ من ئەڵم بۆ چۆن لە ڕوویە یعنی شەرماڵم لەگەڵەوانە کۆمیتەوە تاکە ئاسن و مەنزەڵ ئاسن و گۆشت لە قابلمەیەک بەیەکەوە چۆنە بێ بیکوێنی کاکە دەستەکان خۆشکە عەبدوڵڵا پیاوی باش لەگەڵ پیاوی باش ئەڕوا بەڕێگا پیاوی خراپیش لەگەڵ پیاوی خراپە ئەڕوا بەڕێگاوە ئەگەر پیاوێکی باش لەگەڵ پیاوێکی خراپە بڕوا بەڕێگاوە خەڵک دەستی بۆ درێژەکە ئەڵێ کابێ ئەم کابرایش کۆ دوڕاوە بۆی لەگەڵ یاڕوا بەساقی دەستەکان خۆشکە عەبدوڵڵا جان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ هەموو بەڕێزانی کە پەیوەندیان کرد داوای لێبوردنیش لەو بەڕێزان دەکەم کە نەیانتوانی پەیوەندەکانیان وەرگرن دیارە ئەو بەرنامەکە ئەوەندە تااقەت و توانایی هەیە کە ئەوەندە کاتەی لەبەردەستدایە بۆیە من سوپاسان دەکەم جارێکتر هیوادارم کە دەنگتان هەمیشە بیستراو بێ و داواکاریەکانتان وەرگیراو بێ و بارودۆ خێرم کوردستان بەرەو باشی بڕوا خوای پەروەردگار هەموو لایەک سەرکەوتو مەوفەقە خواتان لەگەڵ